سلااوڕێز بەخێربێی بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بۆ داگرتنی ئەو کتێبەش دەتوانێت بچیە ئەو ماڵپەڕە. گەیشتینە لاپەڕە 3 لەو کتێبە. لە لاپەڕە 3ش گەیشتینە بابەتی دابەشکردن. لێرە نووسرایە دابەش بکە ڕاهێنانەکانی 13 هەتا 20. چەند ڕاهێنانێکی هەڵدەبژێرم بۆ وێنە ڕاهێنانی ژمارە 14 توانین شیتەڵ بکەین. ژمارە 14 850 ژمارە 14 850 بوو یان 15 بوو. 815 دابەش 5 815 دابەش 5 815 دابەش 5 هێمای دابەش ئاوا دەنووسرێ. هێمای دابەش زۆر شێوە هەیە بۆ دابەشکردن. یەکەچیان پێی دەڵێن شێوەی بە درێژی یان شێوەی کورسی. ئەوە کورسێک دروست دەکەی، ئەو ژمارەی کە لە دەستی ڕاستە لە دەستی ڕاست دەنووسی، ئەو ژمارەی کە لە دەستی چەپە لە دەستی چەپ دەینووسی، یان ئەو ژمارەی کە لە سەرەوەیە لێرە دەنووسی، ژمارەی ژێرەوەش لێرە دەنووسی. کەواتە 815 لێرە دەنووسم. 800 ئەوجا 15 پێنجەکەش لێرە دەنووسم. دابەشکردن بە پێچەوانەی لێکدان لە لای چەپ دەست پێ دەکەین بە دابەشکردن لە ڕەنووسە گەورەترین ڕەنووس کە لێرە ڕەنووس 8. دەڵێن 8 دابەش 5. ئەوە بیرکەوە کە 8 دینارت هەیە دابەشی 5 کەسی دەکەی، دەیدەی بە 5 کەس، هەر کەسە چەندی بەبەر دەکەوی. 8 دینار دابەش 5 هەر یەکە 1 دیناریان بەبەر دەکەوی، دیسان لە لای چەپ دەینووسی، لێرە نانووسی، لێرە دەنووسی. لە خانەی دەستی چەپ دەنووسی 1. پاشان کە یەکەکەت نووسی ئەو یەکەی دەینی لەگەڵ ئەو 5ەی لێچیان دەدەی کەڕەت. دەڵێن 1 جاران 5 یان 1 کەڕەت 5 دەکا هەر 5 لە چێ دەینووسی؟ لە ژێر 8ەکەی دەبی بینووسی. ئەوە تەماشای ئەو 15ەیە هیچ ناکەی، تەنیا تەماشای 8 و 5ەکەی دەکەی. ئاوا 8 و 5ەکە لێچیان دەردەکەی، دەڵێ 8 5 لێ بڕوە. هەمیشە ئاوا 8 5 لێ بڕوە. با بە ڕەنگەشکە بنووسم هەتا دیاربی. لێرانە ئەو دووە جارانی یەکتر کران یان زەڕبی یەکتر کران، ئەو دووەش 8 و 5ەکەش کەم یەک دەکرێن. زانین چەند دەمینێتەوە؟ 8 کەم 5 8 کەم 5 3 دەمینێتەوە، دەنووسین لێرە 3. کە تەماشا دەکەین ئەو 3ی نووسیتمان، ئەو 3ە بەراوردی دەکەین لەگەڵ ئەو 5ەی ئێرە 3 و 5. لەبەرەوەی 3 کەمترە لە 5 کەواتە ئەو یەکەی بە دەستمان هینایە ڕاستە. گەر بەهات باو 3یەکە گەورەتر بە لێرانە ئەو ئەنجامە هەڵە بوو دەبوایە چاکمان کردبە، بەڵام هەمیشە دەبی ئەو 3 ئەو ئەنجامە ئێرە کەمتربی لەو ئەنجامەی ئەو ڕەنووسەی ئێرە کەمتربی لەو ڕەنووسەی ئێرە. مەدەم 3 بچووکترە لە 5 زۆر باشە. پاشان تەماشای 8ەکەمان تەواو بوو، دەچینە لای ڕاستی 8ەکە چ هەیە؟ ڕەنووس 1 هەیە. ئەو ڕەنووسیەکەی وەکو خۆی لێرە دەنووسینەوە، ڕەنووسیەکە کە وەکو خۆی دەینووسینەوە لێرانە ڕەنووسیەک نووسیمانەوە. ئێستا ژمارەکە بووە 31
بووە 31 دیسان دابەشی ئەو پێنجەی دەکەینەوە. 31 دینارت هەبی بیدەی بە 5 کەس هەر یەکە چەند دیناریان بەبەردەکەوی. ئەگەر نەزانی دەتوانی بچیە لای خشتەی لێکدان لە دوو ژمارەیەک بگەڕێ کە زۆر نزیکی 31 بی، بێگومان 30 زۆر نزیکی 31ە، 30 لێرە، پاشان دەچێ لای پێنجەکە لێرە 30 ئەوەش 5 لێرە، بزانین ئەو 30 نزیکی چییە؟ نزیکی ئەو شەشەیە کە 30 لێرە دابەشی ئەو پێنجەی دەکەی ئەو شەشە دەردەچی، لەبەر ئەوەی 6 جاران 5 دەکاتە 30. کەوابوو لێرە دەنووسین 6 لێرە دەنووسین 6. ئەو جا دیسان هەماشت دەڵێن 6 ئەو شەشە جاران ئەو پێنجە یان کەڕەتی ئەو پێنجە 6 کەڕەتی 5 دەکاتە 30. سیەکەی لەو خوارەوەی دەنووسینەوە دەڵێن 30. ئەو جە لێکیان دەردەکەین ئەو 31 سی لێ بڕوا، لەبەرەوەی من جێم نییە دێم لێرانە دەنووسم، بەخۆی دەبایە هەمووی لە ژێر یەک بنووسرێ، بەس ئەمن جێم نەبوو. 31 سی لێ بڕوا یەک دەمینێتەوە، یەکەکەی ئاوا دەنووسینەوە کە یەک مایەوە لێرە دەنووسم. دوایە تەماشای لای ڕاستی ئەو یەکەی دەکەم چی هەیە؟ 5 هەیە، پێنجەکەی وەکو خۆی لێرە دەنووسمەوە، پێنجەکەی دەنووسمەوە وەکو خۆی. ژمارەکە بووە 15، ئەو دەڵێن 15 دابەش ئەو پێنجە، 15 دابەش 5 15 دینار 5 کەس هەر یەکی 3 دیناریان بەبەردەکەوی. سێکەی لە چێ دەنووسم؟ لێرە دەنووسم. ئەو جە پاشان دیسان دەڵێن 3 کەڕەتی 5 دەکاتە 15، 15کەی دیسان لێرە دەنووسمەوە، پاشان لێکیان دەردەکەم ئەو دوو ژمارانە 15 لێ بڕوا دەکاتە 0 کە 0 مایەوە واتە کە ژمارەکەمان دابەش کرد دابەش بوو بە بێمانەوە. ئەنجامەکە چییە؟ دەرەنجامەکەی ئەنجامی دابەشکردن 163. ئەو ژمارەیەمان بەدەستینە ژمارە 163. ئەو ژمارەیە 100 ئەوە 60 ئەوەش 3. لە کاتی دابەشکردنی ژمارەی سروشتی هەمیشە ژمارەکە بچووک دەبیتەوە، لە 815 بووە 163. ئەوە دابەشکردنی 815 بەسەر 5، دابەشکردنی 815 دابەش 5. با بگەڕێنەوە لای پرسیارەکانمان. دەتوانین ئێستا پرسیاری چاردەمان تەواو کرد، ڕاهێنانی چاردە تەواو بوو، ئەو ڕاهێنانە تەواو بوو. دەچینە لای ڕاهێنانی 19 939 دابەش 939 دابەش 9. دیسان وەکو دەبینین لێرە 939 دابەش 9 نووسرایتەوە. ئەوە ئەگەر بمانەوێ بە درێژی شیتەڵی کەنیان ئەو جارێ بارە سەرەوەتر بنووسم هەتا جێم هەبی، با ئەو جارەی لە سەرەوەتر بنووسم لێرە دەست پێ بکەم، کورسیەکەی ئاوا دروست دەکەین، لێرە دەنووسم 9 چونکە 939ە، لێرەش 3 لێرەش دیسان 939 ئەو جە دابەشی 9 ئەوەش دەستڕمەوە هەتا جێ هەبی، وەکو جارەکەی دی نەبی لە تەنیشتەکەی بنووسم، هەمووی لە ژێر یەک بنووسم. بێگومان دەست پێ دەکەم دیسان بە خانەی گەورەترین خانە کە خانەی سەدانە لێرە ئەو 9
دەڵێم نۆ کە ئەو نۆیە نۆ دینار هەبی دابەشی نۆ کەسی بکەی دەکات چەند هەر یەکەی 1 دینار لەسەرەوە دەنووسم 1 لێرە ئەوز دەڵێم 1 جاران ئەو نۆیە ئەو دوانە لێک دەدەم 1 جاران نۆ دەکات نۆیەکەی لێرە دەنووسم ئەوجا کە نۆیەکەم لەوێ نووسی ئەو نۆیەی لەو نۆیەی دەردەکەم هیچ نامینێتەوە دەکاتە 0 کە بووە 0 ئێستا ئەو سێی هەیتم لێرە لە تەنیشت نۆیەکەی دەینم لێرە دەینووسمەوە ئەوجا دەڵێم 3 دابەش نۆ چونکە 3 بچووکە نۆ گەورەیە ناکرێ لەبەر ئەوە دەبێ بنووسم 0 لێرە 3 دابەش نۆ 0 ئەوجا ئەو نۆیەی تەنیشتی بینمە خوارەوە بینووسمەوە لێرە لە کنسەیەکەی دەبیتە 39 دینار دابەشی نۆ کەس چەندی 39 دابەش نۆ دەکات چەند دەکاتە 4 4 جاران نۆ دەکات 36 4 جاران نۆ دەکات 36 لێکیان دەردەکەم 39 36 لێ بڕوە 9 6 لێ بڕوە 3 لێ بڕوە دەکاتە 0 کەوا بوو ئەو ژمارەی بەدەستم هات چەندە لێرە تەمەشا دەکەم ئەوە 104 ئەنجامەکە دەکاتە 104 پاشان دەبی بنووسم ماوە 3 مایتەوە ماوە 3 دەبی بنووسم ئەگەر ئەو سێی ماوەی نەنووسم هەڵەیە کەواتە کە ژمارەکەمان دابەش کرد 939 دابەش 104 هەبوو و 3 مایەوە ماوە 3 لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و ئەو ڕاهێنانەیە کە ماینە لە وانەی داهاتووشی تەڵیان دەکەم هەتا ئەو کات هەر خۆش و شاد بن.